سڵاوتان لەبێ بەڕێزان لە ئەستۆدیۆی هەواڵی کەرکووکەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەعات 9 من ڕەنگین عەبدولسەمەدم. سەرەتاش بە سەردێڕەکان دەست پێ دەکەم. بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ جەنەڕاڵ جۆن برین فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا کۆ دەبێتەوە و استراتیژی نوێ ڕوبەڕووبوونەوەی پاشماوەکانی تێرۆرسانی داعش تاوتوێ دەکات. هاوکاریە تەندروستیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگاتە کۆگاکانی دەرمان و بەسەر نەخۆشخانەکانی سلێمانیدا دابەش دەکرێت. سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێ بە کەناڵەکانی یەکێتی نادات بەشداری کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی بکەن و جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستانیش تەئەکید دەکاتەوە. بایکۆتکردنی بەشێک لە ڕاگەیاندنەکان پێشێلکردنی یاسای کاری ڕۆژنامەوانیە. لیژنەی تەندروستی بۆ ئامادەکاری دیداری یەکێتی کۆ دەبێتەوە و سیاسەتی یەکێتی بۆ ناوەندە تەندروستیەکان تاوتوێ دەکات. شارەوانی کەرکووک ئامادەکاری و دیزانی ماستەر پلانی نوێی چەند ناوچەیەکی شارەکە بڵاو دەکاتەوە و ماوەی 15 ساڵیشی بۆ جێبەجێکردنی دیاری کردووە. بێبەشکردنی فەرمانبەران و مامۆسایانی خوێندنی کوردی لە کەرکووک لە وەرگرتنی زەوی نیگەرانی لێ دەکەوێتەوە و داوا دەکرێت ئەوانیش لەو پرۆژەیە سوودمەند بن. بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ ژەنەڕاڵ جۆن برین فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا کۆ دەبێتەوە. لە دیدارێکدا کاوەها بە هەڵەبجێی بەڕێوەبەری گشتی هێزەکانی دژە تێرۆر ئامادەی بوو گفتوگۆ لەبەرەی هەماهەنگی نێوان دەستگا ئەمنیەکانی هەرێم و عێراق کرا و استراتیژی نوێی ڕوبەڕووبوونەوەی پاشماوەکانی تێرۆرستانی داعش تاوتوێکرا. لە دیدارەکەدا جەخت لە ئافراوانکردنی پەیوەندی و هاریکاریە سەربازی و هەواڵگریەکان کرایەوە لە نێوان هەرێم و عێراق و هێزەکانی هاوپەیمانان لە پێناو زاڵبوون بەسەر ئاڵنگاریەکان و پاراستنی سەقامگیری و ئاسایش لە وڵاتدا. لە بەرامبەردا بافڵ جەلال تاڵەبانی باسی لاجم و جۆڵی پاشماوەکانی داعش کرد لە عێراق بەتایبەت لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان و ئاماژەی بەوە کرد هەماهەنگی نێوان هێزەکانی هەرێم و عێراق کردەی سەربازیە و بەش و چالاکردنی ژووری ئۆپراسیۆن فاکتەری گرنگی پاراستنی ئارامی و ئاسایشی ناوچەکەن و بۆ ئەمەش پێویستمان با لێک تێگەشتن و استراتیژی هاوبەشەیە دەبێت هەماهەنگیەکان بەردەوام بن و هەموو هەوڵەکانمان لە پێناو پاراستنی ژیان و ئارامی خەڵکدا بێت. هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرتی تەندروستی کە خۆی دەبینێتەوە لە دەرمان و پێداویستی پزیشکیەکان گەیشتۆتە کۆگاکانی دەرمان بۆ دابشکردنی بەسەر نەخۆشخانەکان بە هەوڵی بافڵ جەلال تاڵەبانی کەمی دەرمان و پێداویستی پزیشکیەکان لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی چارەسەرکران و جارێکی تر خزمەتگوزاریە تەندروستیەکان پێشکەش بە هاوڵاتیان کرانەوە. دەچینە یەکێک لە کۆگاکانی دەرمان لە سلێمانی کە ماوەیەک بەر لە ئێستا کۆگاکە خاڵی بوو لە دەرمان و پێداویستیە پزیشکەکان بەڵام جارێکی تر هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە فریادڕەسی نەخۆشخانەکان و نەیهێژ نەخۆشەکان بێ چارەسەر بمێننەوە. بەڕێوەبەری کۆگاکانی دەرمان و پێداویستیە پزیشکەکانی هەرێم ئاماژە بۆ ئەوە دەکات ئەو دەرمان و پێداویستیانەی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەدەستمان گەیشتووە سەرجەمیان لەو جۆرانە بوون کە زۆر پێویستمان پێی بووە و ئەستەمش بووە نەخۆش بتوانێت لە دەرەوە دەستی بکەوێت. خۆشحاڵم و هەموو بەڕێوەبەری نەخۆشخانەکانیش کە تەلەفۆنیانە کرد یانم بژدەمان بەرێ بەڕاستی مژدەشمەیانێت چونکە ئەو جۆرانی کە بە بەردەوامی تەلەفۆنیانە کرد و من ئەموت نەماوە لە کۆگا ئێستا بەردەستە بۆیان ئەنێرین و دەستەکەینەوە بە دابەشکردن لەم جۆرانە. پێداویستەکان هەمووی پێداویستێکی زۆر باشن زۆر پێویست بوون و لە کاتێکی زۆر باشا بە دەستمان گەشت. پێداویستیانە پێداویستی پزیشکین کە پێداویستی پزیشکی واکات دەست بکەینەوە بە کۆمەڵی خزمەت لەناو نەخۆشخانەکانە کە وەستا بوو و دەرمانەکان ئەو دەرمانن کە پێویست بوون کە دەست نەکەوتون کە لە کۆگاکانە نەبووە بە تایبەتی جۆرێک لە جۆرەکانی دەرمانی بێهۆشکاریە
زۆر زەحمەتە نەخۆش ئەو جۆری دەست بکەوێت لە دەرەوە زۆر زەحمەتە کە نەخۆش ئەو جۆرانە کە لە ناو نەخۆشخانەکانە نامێنێت ئەبێ خۆی بچێت لە دەرەوە مەسەرەن بیکڕێت یان لە شوێنێکی تایبەت پێی بکات. هەر سەبارەت بە کەمی دەرمان لە نەخۆشخانەکاندا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئەو هاوکارانەی باڤڵ جەلال تاڵەبانی پێشکەشی کەرتی تەندروستی کردووە وای کردووە خزمەتگوزاریە تەندروستیەکان ڕانەوەستێت و بتوانین بەردەوام بین لە خزمەتکردن. ماوەیە کە تووشی ئەزمەی نەبوونی دەرمان بووین بەهۆی ئەوەی کە نەختینە لە بانکەکانە نەبوو کۆمپانیەکان ئامادە نەبوون ئەو دەرمانانەی کە ئێمە پێویستمان بوو بۆمان دابین بکەن بۆیە تووشی کێشەیەکی گەورەی دەرمان بووین بە سپاسەوە جەنابی کاک بافل نزیکەی بای 2 ملیار دەرمانی بۆ کڕوین کە ئەتوانم بڵم پێداویستی نزیکەی 2 مانگمان پڕەکاتەوە دیارە ئێستا دەرمانەکان گەشتوتە کۆگاکانی ئێمە و نەخۆشخانەکان ئەتوان سوودێکی باشی لێبین ئێمە لێرەوە زۆر سپاسی بەڕێزیانەکەین و زۆر سپاسی هەموو کەسانەکەین کە هاوکاری کەرتی تەندروستیەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەجندای کارەکانیدا بەردەوام هەوڵی داوە کەرتی تەندروستی بەرەو پێش بچێت بۆیە هاوکاریەکانی چ لەسەر ئاستی حیزبی بێت یاخود لە ڕێگەی تیمی حکوومەتەوە بێت چڕتر کردووەتەوە بۆ ئەوەی باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکرێت لە نەخۆشخانەکاندا. شاخەوان عەبدوڵڵا کەناڵی کەرکووک سلێمانی. لیژنەی تەندروستی بۆ ئامادەکاری دیداری یەکێتی کۆبوونەوە و بە ئامادەبوونی ژمارەك لە بەرپرسانی تەندروستی و سەندیکای تەندروستی و پزیشکان گفتوگویان لەسەر سیاسەتی یەکێتی بۆ ناوەندەکانی تەندروستی کرد و بەرەو پێشبردننی سێکتەری تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی شایستە پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری دیداری داوە بۆیە لە دیدارەکە شاکۆمەڵێک سێکتەر دیاری کراوە کە لەلایەن ئەوانەوە گرنگە و پێیان وایە لە سیاسەتی داهاتوویاندا ئێتیمامی پێ بدەن. یەکێک لەو سێکتەرانە کەرتی تەندروستیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوەیە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە وردی زۆر بەجددی ئەوێت خزمەتگوزاری تەندروستی هەم بە شێوەیەکی یەکسان هەم بە شێوەیەکی شایستە پێشکەش بە هاوڵاتیان بکە بۆیە لیژنەیەکی ڕاستپاردووە بۆ ئەوەی کە ڕاستپاردە ئامادە بکەن بۆ سیاسەتی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە تیمی حکوومەتی چ تیمی پەرلەمانی چ ئەو ئەندام و لایەنگرانەی یەکێتی کە لە ناو سێکتەری تەندروستی کارەکەن بۆی بتوانن ئەو خزمەتگوزاریە شایستەیە پێشکەش بە هاوڵاتیان بکەن. دیارە لیژنەی تەندروستی بۆ ئامادەکردنی دیداری یەکێتی لێرە کۆبوونەتەوە لە کۆمەڵێک لە بەرپرسانی تەندروستی لە سەندیکا و ڕێکخراوەکانی ناوناوەندی تەندروستی لە پزیشکە بەڕێزەکان لە کاربەندەکان لە چین و توێژەکانی ناوناوەندی تەندروستی لێرە کۆبوونەیە کراوە دیارە وەرکشۆپێکە کرێ لەم وەرکشۆپە گفتوگۆ لەسەر لە سیاسەتی گشتی یەکێتی بۆ ناوناوەندی تەندروستی ئەکرێ و لێرە ڕاستپاردەی هەنووکەی ئەبێ و ڕاستپاردەی استراتیژی ئەبێ کە ئەمانە پێشکەش بە لیژنەی باڵا ئەکرێت تاکو دواتر لە دیداری یەکێتیە بکرێتە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سێکتەری تەندروستی. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کۆنفرانسێکی ڕۆژنامەیی ئەنجامدا بەڵام جگە لە ڕاگەیاندنەکانی پارتی و چەند کەناڵێکی دیکە ڕێی نەدا کەناڵەکانی سەربا ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری لەو کۆنفرانسە بکەن. ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدانیش لە ڕاگەاندراوێکدا ناڕەزایی بەرامبەر ئەو هەڵوێسە دەربڕی و با دژایەتێکی دیکە بۆ ئازادی ڕادەربڕینی لە قەڵەم داوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی نەدا کەناڵەکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگێشتی کۆنگرەکەی بکەن کە ئەمڕۆ ئەنجامی دا و تەنا کەناڵەکانی حەزبەکەی و چەند کەناڵێکی دیاریکراوی بانکێش کردبوو. دوایەوەی ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕێکخست بۆ باسکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام جگە لە دەستگاکانی سەر بە پارتی و چەند کەناڵێکی عەرەبی دیاریکرا و ڕێگەی نەداوە هیچ دەستگایەکی دیکە بانگێشتی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بکرێت. لێپرسراوی نووسینگەی هەولێری گەلی کوردستان و کەناڵی کەرکووک و کورسات و دەستگاکانی دیکە یەکێتیش لە هەولێر ڕایانگەیاند لەم کۆنگرێدا هیچ بانگێشتنامەیەکیان بۆ نهاتووە لە کاتێکدا لە زۆربەی کۆنگرەکانی دیکەی سەرۆکی حکوومەت ئامادەییان هەبووە. هاوکات
ڕێکخراوی پامنێران بۆ ماف و گەشەپێدان لە ڕاگەاندایەک دانەڕەزایی بەرامبەر ئەو هەڵوێستە دەربڕی و بە دژایەتیەکی دیکەی بۆ ئازادی ڕادەربڕین لە قەڵەمی داوە. لە ڕاگەانداوەکەی ڕێکخراوی پامنێران بۆ ماف و گەشەپێدان داهاتووە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ڕۆژی چوارشەممە 11/2/2022 جگە لە دەستگا ڕاگەندەکانی نزیک لە خۆیان و هەندێک کەناڵی عەرەبی هیچ دەستگایەکی تری بانگ نەکردبوو. بۆیە وەک ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان ئەم کاری سەرۆکی حکوومەت بە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەزانین و پێشمان وایە نەدەبوو ئەم پێشێلکاریە بەسەر سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستاندا تێپەڕێت. داواکارین لە سەرۆکی حکوومەتی هەرێم بە دوواداچوونی جددی بکات لەسەر ئەو جیاکاریەی بەرامبەر بە دەستگای ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان کراوە. ئێمە لە ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان نیگەرانین لەو جۆرە پێشێلکاریانە و بە دەرچوون لە یاسا و بەرکارەکانی کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانی دەزانین. بە پێی وتەکانیشی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت بەرامبەر خراپەی دۆخی ئابووری و موچە لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان چەند بیانوێکی هێناوەتەوە ئەو هەواڵەشی پشتڕاست کردوێتەوە کە حکوومەتەکەی بودجەی زیاتری بۆ هەولێر و دووهۆک دابین کردووە. لە گرنگترین وتەکانیشیدا مەسرور بارزانی ڕایگەاند لەسەر پرسی داهاتوو موچە لەگەڵ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان کۆ دەبمە و دەبێت ڕوونکردنەوە بدەن لەسەر کەمی داهات و ئەزانم مافی خەڵکی سلێمانیش پێشێل کراوە و دەبێت بزانم کێشەکان چییە و چارەسەری بکەین. ڕایشیگەاند دەسڵاتی پارێزگاکانیان زیاد کردووە تاوەکو کاروبارەکان خێراتر ئەنجام بدرێن و ئەجیندای حکوومەت لە هەندێک پارێزگا جێبەجێ کراوە و لە هەندێک پارێزگا جێبەجێ ناکرێت. جەختیشی کردەوە کە داهاتی ناوخۆ لە دووهۆک و هەولێر زیادی کردووە بەڵام لە پارێزگاکانی تر کەمی کردووە. ئەوەش هۆکاری دواکەوتنی موچەیە لەو ناوچانە هەروەها داهاتی نەوت زیادی کردووە. سەبارەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیش مەسرور بارزانی وتی داکۆچی لە ئەنجامدانی هەڵبژاردن نەکەین لە کاتی خۆیدا. سەبارەت بە پەیوەندیەکانیش لەگەڵ بەغداد وتی دەمانەوێت لەسەر بنەمای دەستور لەگەڵ حکوومەتی فیدراڵیدا بگەینە ئەنجام. هاوکات ڕەحمان غەریب بەڕێوەبەری سەنتەری مترۆ بۆ داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان دووپاتی کردەوە. دەبوو لەو کۆنفرانسەی سەرۆکی حکوومەتی هەرێم میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەبوونیان هەبێت. بۆ پێی لەسەر چەندین پرس بۆ چوونی جیاوازیان هەیە و دەبایە وەڵامی بۆ پرسیارەکانی میدیاکانی یەکێتی هەبێت کە ئەماش وەڵام نادرێتەوە. بێگومان جیاکاری و بەرامبەر بە میدیاکان دەکرێت. ڕاشیگەیاند بانگهێش نەکردنی میدیاکانی یەکێتی بۆ پرسێکی وەها گرنگ دەرخەری ئەوەیە کە ململانێکی زۆر تند هەیە و بۆیە ئێمە دژی ئەو جیاکاریەین. لە ڕاستیە قەزەیەکی وا حەساس لە میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەویلی جیای بۆ کرێ قسەی جیای بۆ کرێ شەرحی جیای تیاکرێ دەبوو کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بن تا پرسیار لە سەرۆک ئەنجومەنی وەزیرانەکەیان بکەن بزانن ئەم بابەتانە بۆ وایەوە هەندێ پرسیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەڵام بدرایەتەوە یان میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵام بدرایەتەوە کامە وەڵام نادرێتەوە دوور لەوەی کامە قەزەیە کە جیاکاریە بەرامبەر بە میدیاکانەکرێ و پێشتریش کرا بەرامبەر هەندێک کەناڵی تر ئێمە قسەمان تیا هەبووە و داخوازیمان پێشکەشیان کردووە. ئێستا ئەم مۆزوعێکە کە مۆزوعی زانیاریە و گرنگی زانیاریە بۆ ئەم ناوچەیە بکە و کەناڵانە ڕووماڵی بکەن و پرسیاری خۆیانی بە ئازادانە تیا بکەن. حکومەتە بێ دەرگایەکی بۆ مۆزوع هەبێ ینی بەوەی زانیاری بۆ هەمووان بێ و جیاکاری نەکرێ. ئێمە دژی جیاکارین و دژەوەین کە میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەگی نەبووە و ئەمە دەرخەری ئەوەی شەیانی کە ململانە سیاسیەکە بە شێوەیە تونە کە ڕەنگیاتەوە سەر مۆزوعی بانگهێز نەکردنی میدیاکانی یەکێتی بۆ ئەنجومەنی وەزیران خۆی حکومەتە بێ بێلایەن بێ. حکومەت ئەگەر بێلایەن نەبێ بێگومان وا تەماشاکرێکەمە وەکەوەی کە پارتی دیموکراتی کوردستان خۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسی نەکردووە تاکو ئازاد بێ لەوەی کێ بانکاو چێرانەکە. ئەمە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە مەفروضە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەموو بێ ئەنجومەنی وەزیرانی هەمووان بێ کە کەناڵێک بانکا و کەناڵێکی تر بانگ ناکات جیاکاریەکە وەڵامەکەی دیارە و سوورەکە دیارە ئەمە ڕەتیەکەینەوە و قبوڵکراو نییە.
هەرسەبارەت بە بانک هێشتنەکردنی ڕاگەاندنەکانی یەکێتی بۆ کۆنفرانسەکەی سەرۆکی حکوومەت بژار حەکیم جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان دووپاتی کردەوە. بایکۆتکردن یان بانک هێشتنەکردنی ژمارە کەناڵی ڕاگەاندن، شکاندنی پرانسیپی کارکردنی ڕۆژنامەوانی و پێشێلکردنی یاسای کاری ڕۆژنامەوانیە لە هەرێمی کوردستان. لە ڕاگەاندراوێکدا جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان ڕوونی کردوێتەوە. بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەستگاکانی ڕاگەاندن مافی خۆیانە زانیاری وەربگرن و ڕۆماڵی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکان بکەن. ئاماژەی بەوەش کردووە ئەمڕۆ داوای ئەمڕۆ جێی نیگەرانیمانە و جیاکارێکی زەقا لە نێوان دەستگاکانی ڕاگەاندندا و داوا لە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتیاریان دەکەم بە یەکسانی مامەڵە لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندندا بکات. شارەوانی کەرکووک ئامادەکاری و دیزایانی ماستەر پلانی نوێی چەند ناوچێکی شارەکە بڵاو دەکاتەوە. ماستەر پلانی نوێی کەرکووک چەند ناوچێکی استراتیژی شارەکە دەگرێتەوە لە دەواازەکانی شارەکە و هەوڵی پێشخستنی کارتەکانی خزمەتگوزاری و زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدات. هەروەها ماوەی 15 ساڵی بۆ جێبەجێکردنی دیاری کردووە. بەڕێبەرایەتی شارەوانی کەرکووک ماستەر پلانی استراتیژی ڕادەگەێنێت بۆ پێشخستن و نوێکردنەوە و دیزاینکردنی چەند ناوچەیەکی شارەکە. ئەو ناوچانەشی کە ماستەر پلانەکە دەیانگرێتەوە پێکهاتوون لە کەنارەکانی چەمی خاسە و ناوچەی نیشتەجێبوونی باشووری کەرکووک و ناوچەی عەلوەکۆنەکە و ناوچەی پیشەسازی و کشتوکاڵی نوێ و ناوچەی سەربازگەی خالید و دەروازەی کەرکووک سلێمانی و ناوچەی نیشتەجێبوون لە ناوچەی گەشتوگوزار و ناوچەکانی شۆرا و سەیادە و جەمماسە. شارەوانی کەرکووک دیزاینی ئەو شوێن و ناوچانەشی بڵاو کردوتەوە و بۆ زیاتر دەوڵەمەندکردن و باشترکردنی دیزاینەکانی ماستەر پلانەکە داوا لەلایەنە پەیوەنددار و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان و هاوڵاتیانەکە لە ماوەی 6 ڕۆژدا تێبینی و پێشنیازەکانیان بۆ شارەوانی بنێرن. ئەویش بە مەبەستی سوودوەرگرتن لەو تێبینیانە وەک هەوڵێکیش بۆ بەشداری پێکردنی هەموو کەسولایەنەکان لە هەوڵی نوێکردنەوەی ماستەر پلانی کەرکووک. مەرجی سەرەکی شارەوانی کەرکووک بۆ وەرگرتنی ئەو تێبینی و پێشنیازانش بریتیە لەوەی پێویستە نەخشە و دیزاین و بەڵگەی ڕسمیان لەگەڵدا بێت. ماستەر پلانی شاری کەرکووک پلانێکی گشتیە بۆ پێشخستنی شارەکە بە مەبەستی دابینکردنی ژیانێکی شایستە و ئاسوودە بۆ هاوڵاتیان لە ڕووی پێویستیەکانی ژیان و گەشەپێدانی ئابووری و دابینکردنی هەلی کار. ئەمە جگە لە دابینکردنی هەموو پێداویستیەکانی خزمەتگوزاری تایبەت بە ژێرخانی ئابووری و ئاو و ئاوەڕۆ و تەندروستی و خوێندن، ئەویش بە پێی پێوەرەکانی ماستەر پلانی نوێ. با پێی ماستەر پلانە نوێەکەی کەرکووک هەوڵی دابینکردنی ڕێژەی سەوزای پێویست درراوە و پلانی پێشخستن بۆ داهاتووی دوور و نزیکی داڕێژراوە. شارەوانی کەرکووک ئامانجێتی ماستەر پلانی نوێ ئەو ناوچە و گەڕەکانەی شارەکە با هاوبەشی وڵاتیان و لایەنەکاندا بڕێژێتەوە بۆ ئەوەی هەموو لایەک بەشداری بکەن لە دیزاینکردنی ئایندەی شارەکە و گەشەپێدانی لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەوە. ماستەر پلانی نوێی کەرکووک لەلایەن ژمارەیەکی زۆری پسپۆڕان لە بواری پلاندانانی شار و نوێنەرانی فەرمانگەکانەوە ئامادە کراوە و بۆ جێبەجێکردنیشی ماوەی 15 ساڵ دیاری کراوە و تاوەکو ساڵی 2037 دەخایەنێت. هەروەها جێبەجێکردنی پێویستی بە هەوڵ و هاوکاری و هەماهەنگی لایەنەکانە. هەروەها هاوڵاتیان و ڕێکخراو لایەنەکان بۆیان هەیە دوای ڕاگەاندنی ماستەر پلانەکە تاوەکو 2 مانگ تێبینی و تانەکانیان لەبارەیەوە بخەنە ڕوو. دوای لێکۆڵینەوەش لە تانەکان لەلایەن وەزارەتەوە بڕیار لەسەر جێبەجێکردنی ماستەر پلانی نوێی کەرکووک دەدرێت. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم هەواڵەوەک دەزانین کە شارەوانی کەرکووک ماستەر پلانی نوێی لا چەند ناوچێکی شارەکە بڵاو کردوتەوە کە بڕیارە دەست بە جێبەجێکردنی بکەن بە مەبەستی گرنگیدانی زیاتر با کارتی خزمەتگوزاری لە شارەکە و هەروەها زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکە و بۆ ئەم پرۆژەیەش ماوەی 15 ساڵیان داناوە بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت بە بێکەم و کورتی. چەند پرسیارێک بڵێن گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم. دکتۆر مازن عەبدولوەهاب ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی نوێی کەرکووک، سپاس بۆ ئامادەبوونەوەت کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەبارەی ئەم بابەتەوە لەگەڵم ئامادە بوو. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە گرنگی ئەم ماستەر پلانە لە ئێستادا بۆ شاری کەرکووک چییە؟ ئەهمیەتی ئەم مەشروعە چییە؟ نەخشەی کەرکووک زۆر گرنگە، چونکە بۆ ئەمە مستەقبەلی شارەکەمان دیارەکەوێ لە ئێستاکەوە حتا 15 ساڵ. ئەمە ئەهمیەتی ئەم مەشروعە بۆ ئەبێتەوە چونکە وەکو خەڵکی کەرکووک زیادە بن لە ئێستاکەوە 1,5
قسوورین دوایی 15 سال 20 ساڵتر ئەبێتەوە 2 ملیۆن و 100 تقریبا ئەمە شوێنێکی زۆر گەرەکی ینی شوێنێکی گەرەکە مەشروعێکی گەرەکە و مەکتب و چتی یانی گەرەکە بۆیە زۆر گرنگە لە ئیستاکەوە حازرمان کردەوە بۆ لە ئێستاشدا کە شاری کەرکووک زۆر پێویستی بە خزمەتگوزاری بزەبە خزمەتی لە هەموو لایەنێکانی بەڵێ لە هەواڵەکە بڵاو بۆتەوە کە لە چەند ناوچەیەکە یعنی چۆن تەوزیعەکەن بەچی پێوەرێک یعنی کام گەڕەکانە ئەگرێتەوە ئەمە لە هەموو لایەنێکی ڕۆشتوانی بۆ شیمال و بۆ جنوب و بۆ شەرقەمانە هەموو لایەکەی ینی حتا لە منطقەیەکی شۆرا و سێکانیان ڕۆشتووە حتا لێرەوە لە سایادە ڕۆشتووە لەولاوە معسکەر خالدە لەم ناوەتی حتا دایر دوای قەڵم ئەمانە هەمووی لە ناو شارەکە بووە وەکو ئەڵەی بتەساوی بە عەرەبی ئەڵینەوە بتەساوی کار و پرۆژەکانتان بەگشتی لەم ماستەر پلانە چییە؟ ئەگەر بکرێت کەمی باسی کار و پرۆژەکانتان بۆ بکەین. ئەم ماستەر پلانە پرۆژەکانیان دیارەکەوەی بمان ئیستا بڵێن حتا 15 سال چەند مستەشفامان گەرەکە بێ چەند نەخۆشخانەمان گەرەکە بێ چەند مەکتەبمان گەرەکە بێ چەند وەکو بڵێن سەوزاویمان گەرەکە بێ چەند چی پرۆژێمان چەندی جادەمان گەرەکە بێ چەندێ خانومان گەرەکە بێ بەگشتی هەمووی ئەگرێتەوە هەموو تشتەکانی هەموو دائیرەکانی بەم پرۆژەیە هەمووی لەگەرمان بوو لە ئیشەکە دەوارەکانی محافظە هەمووی لەگەرمان بوو پێکەوە ئیشمان کرد ئێستا بەڕەت بە باخچەکانی شار ئەزانین کەوا کۆمەڵێک باخچە لە شاری کەرکووکە هەیە پراوێز خراون لە ئێستاە سەبارەت بەو باخچانە ئەم باخچە و تشتەکانەمە لە سەتا لە ماستەر پلانەکەی کۆنەکە ئێمە ماستەر پلانی کۆن هەل لە 75 دەست پێ کردو لەو حتا 2000 لە 2000 و حتا ئێستا ماستەر پلانمان نییە هینمان نییە لە ئیشێکی با بکەینەوە کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی نەبوو آخر ئەمە لەو 2009 ماستەر پلێنێکمان هەبوو ئەمە زۆر باش بوو بەڵام ینی ڕەفز کراوە ئەوەش زۆر بۆ خراپ بوو ینی پەیوەندی بە دابینکردنی بودجەوە هەبوو نازانم ئەو تشتان لە کاتی خۆی من نازانم لەوانە چی بوو بەڵام لە ئیستاکەوە پێویستی بۆ ماستەر پلانمان کردەوە ئیستا حازرمان کردەوە ئیستا حازرە ماوەی 2 مانگ چی هیمان هەیە ئەو ملاحەزاتمان هەیە و خەڵکەکە چی گەرەکێتی ئەو تشتانە ئێمەش لە دوای 2 مانگەکەەوە ئیشەکان سیرەکەین چی نییە وەکو ئەزانی چۆنە ئەمە نەخشەیەکە ئەم نەخشە بڵێن جوانە هاوڵاتی ینی یا هاوکاری هاوڵاتیەکان بکەینەوە ئەم نەخشە جوانیکەین چونکە مەسلحەتی ئێمەیە چەند پرۆژەیە هەمووی عەمەلە و ئیش دەرەچێ بۆمان جادەکان و مستشفان و مەکتەب و ئەو تشتانە هەمووی لە ئیستاکەوە حتا 15 ساڵ دیارە شوێنەکانیان دیارە چیامەگەرەکە هەموو حازرە بەڵێ بابینە سەر ڕێژەی سەوزایی ئەزانین کەوا ڕێژەی سەوزای لە ئێستا کەمە و لە دووتێ پەڕ ناکات ئەمە مەترسێکی گەورەی بۆ سەر شارەکە لە ماستەر پلان ناتوانین کەوا ڕێژەی سەوزایی لەو مەترسیەوە لابەرن بیگەن بە ئاستێکی زۆر باش ئەمە معیاری عالەمی لە سەتادەیە بەڵام ئێمە ئێستا حالیان لە ئیستاک و کردومەتەوە لە 14 جاران لە ماستەر پلانی کۆنەکە لە 101 بوو کەمتریش ئێستا بۆتە 114 واتە لە 114 لە ماستەر پلانە دیاریکرا 114 ئەم سەوزاییمان هەیە لە هەموو لایەکی ینی نە بڵێن لە شوێنێکە سەوزاینا نا لە هەمووی شاری ڕێژی سەوزای بەرزێت لە خاصەوە هەمووی لەو سەر لە سەردەکەەوە حتا تازە ئەم سەوزایی لە ئەو بەربەر تا خاصە هەمووی سەوزایە بەڵام ینی هاوکاری خەڵکەکە نەبێ ئەوش نابێت ئەم ماستەر پلانە کە بڵاو کراوە بێگومان کۆمەڵێک لە هاوڵاتیان لە دام و دەستگاکان سکاڵا تۆمارەکەن ماوەی وەرگرتنی سکاڵاکان چەنە بێت چەندێکتان دیاری کردو بۆ وەرگرتنی سکاڵاکان ئەمە 2 مانگە چونکە قانونی بەلەدیات ئەڵی 2 مانگ ئەو لە 2 مانگە مەگە هەموو شتێکی هەبێت دوای 2 مانگ ئیتر ناکرێتەوە یانی چونکە حەدێکی هەیە ئەمە ئەگەر ئیسtisنا بێتەوە زیادی بکرێتەوە بەحسن آخر لە دوای 2 مانگەکە مانگێکمان هەیە سێر ئەو هینا بکەینەوە خەڵکەکە چی گەرەک نییە وەکو وتم بێت ئەو ڕسمی نەخشەیەکە ئەو وڵاتانی کەرکووک خۆی ئەو ڕسمە جوانەکە بۆمان چونکە هەمووی چیەکەینەوە دەست پێکەینەوە ئەو تشتانە هەمووی چی هەیە چی نییە چونکە دەوائر اعتراضی هەیە هەموو داوارەکەن ئێمە 35 دەوری 35 دائرەی تایانی ئەوانش پرۆژەیان هەیە ئەو احتیمالە وەرمان نەگردووە هینا اعتراضێکی ئەبێ بۆی لە ئێستا هیچ سکاڵاک جۆمار کراوە لەوەتی کە بڵاوتان کردو دەست پێ کاتەوە لە ئێستاکەوە تقریبا دوان هێنیان دەست پێ کردەوە هەمووی ئەڕاتە بۆ بەلەدیە لە شارەوانی کەرکووک ئیسلامەکرێتەوە من حەزەکەم هاوڵاتیانی کەرکووک ماندەرێ شوێنەکە بزەبێت ئەگەر بەحداسیات بێتەوە شتەکان بێتەوە یارمەتی ئێمانەداتەوە ئێستا جەدوەلێکمان دانا ڕقم تەلەفۆنەکەی ناوی و ڕقم تەلەفۆنەکەی چییە مەوزوعەکەیش ئەمانە هەمووی کۆ ئەەکەینەوە بە بەرنامەی ئەکسل دەست پێکەینەوە یەکجار ئەگەر تێ نەگەشتین وەزعکە چیە تەلەفۆنی بۆکەین
وەرە سێرکەین چیت گەرەکە ئەو تشتانە لە فکرە دانین ئەگەر شتێکی عام بێتەوە ئەمە شتێکی خاص ئەمە ینی خاصەکان شتێکی ینی دایرەی خۆی هینەکاتەوە بەڵام ئیسلام لە شارەوانی کەرکووکە منیش لەگەر ئیسلامەکە ئەبم ینی حتا بزانم چیان گەرەکەیان بزەبێت سکاڵای هاوڵاتیان لە ئێستاە ئەو سکاڵانەی کە ئەکرێ زیاتر چییە یان دام و دەستگاکان ئەگەر بکرێن نمونەیەکمان بۆ بێنیتەوە داوە چی ئەکرێ ینی من هەیە مثلن زۆری دایرەکانەکەنانی مثلن دایرەی سکە دایرەی نەوت ئەوانە دایرەی ئاسار ئەو دایرانە زۆر گرنگن یانی ئەو تشتانە ینی هەندێ ئومور هەیە مثلن جادە بکرێتەوە ئەم جادێ چەندێک پانی جادەکە ئەبێتەوە ئەو ینی ئەو تشتانە ینی حازرین ئێمە حازرە بین شار لەگەر شارەوانی کەرکووک و لەگەر نەخشەکێشانی کەرکووک و محافەزە حازرە چی گەرەکە خەڵکەکە بۆ پێویستی بکەینەوە ئەگەر مەسلحەی عامە هەبێ ئەبێتەوە ئەگەر مەسلحەی خاص بێتەوە ینی ئەوە نەختێتر زیاتر ینی دراست دەکرێتەوە بینە سەر خاڵێکی زۆر گرنگ کەوش پاکراگرتنی شارەکەیە بینین لە ئێستا کۆمەڵێک سبڵ و خۆڵ و خاشاک لە شارەکەیە کاوش ئەگەڕێتە بۆ کەرتی خزمەت گوزاری سەبارەت بەوانە ئەمە شوێنەکانمان ئێمە حازرمان کردو حتا لە ئیستاکەوە حتا 15 ساڵ شۆنی هینا حازرمان کردووە بەڵام تەنفیزکردنیەوە لەگەر شارەوانی و لەگەر محافەزە یان لەسەر ئەو ئیشە فەنیە نییە بەڵێ لە کێوە دەست ئەکەن بە جێبەجێکردنی یاخود ئاچێتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستا بەس بڵاو کراوە دوو مانگ لە دوای دوو مانگ مانگێکمان هەیە ئەو هینا بزانیت چییە مقتەرحاتەکان ینی بکە بڵێن گۆرانکاری بکەینەوە ئەگەر گۆرانکاری تیا بوو دوای ئەوە ئەڕاتەوە بۆ وزارەتی بەلەدیە بێگومان ئەم دوو مانگەتان بۆ داناوەکە سکاڵەکان وەربگرن بالضبط لە دوای ئەوە ئیتر سکاڵە وەرناگیرێت دراستەکەین چکە مەجالمان نییە ئەمجارە مەجالمان ببێت دراستی ئەو تشتە بکەینەوە دوای ئەوە ئەچێتە بۆ وزارەتی بەلەدیات کە تەوقیع کرا ئەبێتە دستوری شار بەس ئەم دستورە وانیە هەر 5 ساڵە سێرەکەینەوە ئەم 5 ساڵە چی گەرەک بوو ینی ئیشەکەمان باش ئەڕوا یان گۆرانکاری گەرەکە ئەو هەر 5 ساڵ ئەبێتەوە تعدیل بکرێتەوە تەنزیم بکرێتەوە هەمیسە ینی ئەم پرۆژەی زۆر گرنگە بۆ کەرکووکیانی بەڕاستی ینی فئینشاءڵڵا من زۆر هیوادارم ئەم خەڵکی کەرکووک هاوکاری یەکتری بکەینەوە ئەم پرۆژەیە نەجاحەتی بینین نەجاحەت نێنێ زۆر بۆ ینی ئینشاءڵڵا نەجاحەت دێنێ من زۆر هینم هەیە ینی هیوادارم هاوڵاتیانش چاوەڕێەوەکەن خەڵکی شاری کەرکووک ئینشاءڵڵا جوان شتێکی جوان ئەکرێتەوە بۆ ئینشاءڵڵا بەڵام بە هاوکاری هەمومان ینی دەست بەدەست هەموو لایەتی هەم هاوڵاتی هەم لەگەر حکوومەتە ئەگەر یەکی بەتەنیا ناتوانانی بکاتەوە ئەو ئیشەی شتا ئەمجار دەست پێکاتە شارەوانی تەنفیزی ئەم مەشروعانە بکاتەوە چکەوە نەخشەکێشانی تەخت عومرانی ئەیداتە بۆ شارەوانی کەرکووک شارەوانی دەست پێکاتەوە یەک ئەو تشتانە تەنفیزی بکاتەوە ئەو پرۆژانەی کە لە چوارچەوەی ماستەر پلانەکەیە چییە بە هەموو مەسەلەن مەکتەبمان گەرەکەن یعنی لە لایەکی مەکتەبمان گەرەکە ئەو مەکتەبانە هەمووی شۆنی مەکتەبەکاندانە شۆن نەخۆشخانە مەراکز سەحیە يعني ئەو تشتانە جادە بێزگە لە مەشاری استثماریە چی پرۆژە ئەبێتەوە هەمووی حازرانی لە ئیستاکەوە حازر بکەیت وەکو چۆن خانوویەکی بێ نەخشە خانوو ئەکرێ بێ نەخشە خانوو ناکرێتەوە ئەگەر بکرێتیش نەخشەکە ینی خانووەکە ینی خراپە بێتەوە بەڵام ئێستا وەکو خانوویەکە نەخشەی تایە ئەو گەڕەکانی کە لە چوارچەوەی ماستەر پلانەکەیە چەند گەڕەکە لە هەموو لایە تقریبا بڵێن ئێمە 120 زیاتر گەڕەکە تازەکان ئەگرێتەوە خۆی گەرەکە تازن ینی تازەیە یعنی کۆنەکان دەستمان لێ نەداوە لە تازەکەەوە تقریبا بڵێن 175,000 قطعی خانوو ئەبێتەوە حازری کردووە لە ئیستاکەوە دەستان خۆش بێ ئینشەڵڵا سەرکەوتووە بن ماوەی 15 ساڵتان داناوە بۆ جێبەجێکردنی هەموو کار و پرۆژەکان بەبێ کەم و کورتی ئەو 15 ساڵە بڵێن کافیە یعنی ئەتوانن بەبێ کەم و کورتی ئەمە دراست کراوە حتا 15 ساڵ ئەگەر تەواو بوو پێش 15 ساڵەکە ئەمە ئەبدەیتە بێتەوە هەمیسا ئەگەر تەواو نەبوو تەواو نەبوو حازرە ینی تەواو نەبوو ینی ئێمە ینی وەکو ئەڵێن دراستەکە ئەڵێ حتا 15 ساڵ ئەگەر تەواو نەبوو ئیدە قسوورمان کردووە فمەگە ئەو 15 ساڵە مەگەر ئەو پرۆژانە هەمووی تەواو بێتەوە يعني وەکو ئەڵی بەلانس بێتەوە بینی ئەو چتان و چتانیانی حتا 15 ساڵ لە دوای 15 ساڵش ئێمەش حازرەکەینەوە ئەوە نییە تەوا 15 ساڵ تەواو وەکو ئەڵی قفڵەنە مەجالیتیایە زیاتر بێتەوە
دکتۆر مازن عەبدولوهاب ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی نوێی کەرکووک سپاس بۆ ئامادەبوونت لەم گەشتەی هەواڵ ئامادەبوون. من زۆرش بۆ سپاسە بۆ محافظە و بۆ بەلەدیە و بۆ تەختی عمرانی بۆ دایرەکانی ترکەوە هەمومان پێکەوە یارمەتی یەکتریماندا ئیشی ئەو شتە جوانەمان کردو ئینشاءڵڵا هاوکارەکانمان ئینشاءڵڵا و هاوکاری ئێوەش ئەمانەوەیەکەوە مەشروعەکە پرۆژەکە نەجاحەت بێنێ. دەستان خۆش بێ بەیوای سەرکەوتن و مێ دەکەم کەەوە هاوڵاتیانش بتوان ئەم شارە بڕازێنەوە و خزمەتی زیاتر بەم شارە بکەن لەگەڵ هاوکاری حکوومەتە. سپاس بۆ ئامادەبوونە دووبارە. خۆشحاڵ بوو. بەردەوام دەبین. دوای بڵاوکردنەوەی نووسراوێک کە ئاراستەی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی کەرکووک کراوە سەبارەت بە باوەرگرتنی زانیاری بە مەبەستی پێدانی زەوی بەو مامۆستا و فەرمانبەرانەی میلاکیان سەر بە حکوومەتی ناوەندا ئەمەش نیگەرانی نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەری بەشی خوێندنی کوردی لێکەوتوەتەوە کە میلاکیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە و فۆرمی خۆراک و نیشتەجێبوونیان کەرکووکە. بە پێی نووسراوێک کە ئاراستەی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی کەرکووک کراوە بە مەبەستی دابشکردنی زەوی بەسەر ئەو مامۆستا و فەرمانبەرانەی میلاکیان سەر بە حکوومەتی ناوەندا. ئەمەش مامۆستا و فەرمانبەرانی سەر بە میلاکی حکوومەتی هەرێمی کوردستانی لە پارێزگای کەرکووک نیگەران کردووە و داواکارن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی جددی بدەن تاکو ئەوانیش لەو ئیمتیازاتە سوودمەند بن. مافی ئەوەمان هەیە لەم زەویانەی کە دابش ئەکرێ لەسەر مامۆستایانی مرکز بێبەش نەبین امتیازاتی ئەوان وەکو امتیازاتی ئێمەش عینەن ئێمە لەو مافە بێبەش نەبین. ئێمەش فۆرمی خۆراکمان کەرکووکە تەئید سەکەنمان هەمووی کەرکووک 20 ساڵ خزمەتم هەیە لە شاری کەرکووک هەتاکو ئێستا هیچ شتێک لەوانە امتیازاتم نەبووە وەک هەموو مامۆستایانی تر ئەمانەوێ بێبەش نەبین لەو امتیازاتانە و لەو شتانی کەوا بەری ئەوانەکەوێت. ئێمە پێمان خۆشە لێرەوە دەنگمان بگاتە لایانی پەیوەندیدار هەوڵی جدی بدەن بۆ ئەو مامۆستانی کەوا سەر بە هەرێمن چونکە ئەو مامۆستانی سەر بە هەرێمن هاوشانی ئەو مامۆستانی کەوا سەر بە ناوەندن خزمەتی مناڵی کەرکووک و شاری کەرکووک بکەن بە قەزا و ناحیەکانەوە بەڵام لە بەرامبەردا 2000 ئەوان بەشخوراون بەشدارێکیان کەوا لەلایەنی ئەوەی کەوا موچەکانیان ساڵانێکی زۆرە پشتگوێ خراوە و ئیشی بۆ نەکراوە لەلایەن حکوومەتی ناوەند و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێکشان لەلایەن ئەوانەی کە ئەم امتیازانەی کەوا بە حکوومەتی ناوەندێ مامۆستایانی هەرێم پشتگوێ خەن. سەبارەت بە پرسی دابشکردنی زەوی و بێبەشبوونی مامۆستانی خوێندنی کوردی لە کەرکووک جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک پێی ڕاگەیاندین واژوو لەسەر نووسراوێکی بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی کراوە تاکو ئیدارەی پارێزگاکە ڕەزامەندی دەربڕێت بۆ سوودمەندبوونی مامۆستانی خوێندنی کوردی لە شارەکە. بەش بە حاڵی خۆ من شخصیان ئەمەم بە قەدرشی گەورە زانی ڕاستە و خۆ پەیوەندیم کرد لە خوێنی کوردیەوە داوای نووسراوێکم کرد بە عەدەدی مامۆستاکان بە عەدەدی ئەوانەی کە لەوێ داوامەکەن هەر دوێنێ ئەو نووسراوەیان ئاراستەی خۆم کرد منیش کتابێکی ڕسمیم تەوجیهی محافظەی کەرکووک کرد بۆم شەرحکردن کە ئەم مامۆستایانە ئەو عەدەدە بە درێژایی ئەم چەند ساڵە دوای پرۆسی ئازادی عێراق خەڵکی کەرکووکن ئیمتیحاناتیان لەسەر ئێمەیە لێرە لەم شارە خزمەت دەکەن ئەمانش حەقی خۆیانە ئەم مامۆستا بەڕێزانە ئەبێ حاڵیان حاڵی مرکزەکە بێ و لە پارێزگای کەرکووک زیاتر لە 35,000 مامۆستا و فەرمانبەر هەن نزیکەی 8,000یان سەربا بەشی خوێندنی کوردین و لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراون سەرجەمیان فۆرمی خۆراک و نیشتەجێبوونیان کەرکووکە بەڵام ئیمتیازاتەکانی حکوومەتی ناوەندی نایانگرێتەوە و ئەو جیاکاریەش مامۆستا و فەرمانبەرانی سەر بە میلاکی حکوومەتی هەرێمی نیگەران کردووە. هەوار فارس کەناڵی کەرکووک. بە دروشمی وەبەرهێنانی وزەی خۆنوێکەرەوە بۆ بەدیهێنانی گەشە سەندنی بەردەوام دووەم کۆنفرانسی زانستی بۆ وزەی خۆنوێکەرەوە لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق و بە سەرپەرشتی سەرۆکی زانکۆی تەکنیکی باکوور و ژمارەیەک لە مامۆستایان و توێژەران و خوێندکاران ئەنجام درا.
لە کۆنفرانسەکەدا باس لە گرنگی و زەخۆنەکەرەوەکان کرا کە لەسەر ئاسی جیهان باەخی زۆری پێدراوە و هەوڵ دەدرێت بێتە جێگرەوەی ئەو وزەی لە ئێستادا بەکاردێت و زیانی بە ژینگە و سروشت گەیاندووە. ئەگەر تەماشای وزەی نوێ بکەین یەکێکە لە ئامانجەکانی پەرەپێدانی بەردەوام کە کۆمەلگا گشتی نەتەوەی گرتوەکان گرنگی پێداوە دیارە ئەمڕۆ زانکۆی تەقەنی شیمالی هەڵسا بە ئەنجامدانی کۆنفرانسێک سەبارەت بم بابەتە کێشەی وزە کێشەی گشتیە کێشەیەکی نێودەوڵەتیە لەگەڵەوەیە کە تەماشای عێراق بکەین بە تایبەتی ئەمە پارێزگای کەرکووی ئێستاکە بەرەوە هاوی نەڕۆین لەوانەیە کێشەگرفتێکی زۆرمان ڕۆبەڕوو بێتەوە سەبارەت بە کارەبا باشە بەدیل چییە دەبێت تۆ بەدیلێکت هەبێت یان پرۆژێکت هەبێت تا ئێستاکە ناتوانین بڵین یەک پارێزگای لە پارێزگاکانی کە وەکو پێویست بە شێوەیەکی زانستی تاقی متەجددەی بەدیل بەکارهێنا بێت لەو سیستەمە تەقلیدیەی کەوا هەیە ئەوش محەتاتە یان مۆلیدا ئەهلیەکانن ئەم تۆژینەوە زانستیانە دیارە دەرەنجامی دەبێت کۆمەڵە مقتەراحات کۆمەڵە تەوسیات ئەمانە دەدرێت دەجێتی پەیوەندیدار. سەرۆکی زانکۆی تەکنیکی باکوور کە سەرپەرشتی کۆنفرانسەکە دەکات داوای لەسەر جەموزارەت ویلایەنە پەیوەندیدارەکان کرد پشتیوانی بابەتی کۆنفرانسەکە بکەن و باەخی تەواو بە وزەی پاک بدەن کە لە ئێستادا بۆتە ضرورەتێکی حتمی. ندعو كافة الوزارات المعنية بهذا الموضوع وندعو الأكاديميين والباحثين بانگشتی سرجەم وەزارەت ویلایەنە پەیوەندیدارەکان و توێژەران و ئەکادیمیەکان ئەکەین بۆ بایەخدان و پشتیوانیکردن لە بابەتی وزەی خۆنیۆکەرەوە و جێگرەوە بە تایبەتی لە ئێستاە کە گۆڕانکاری لە کەش و هەوا هاتوۆتە ئاراوە و مەترسی بۆ سەر ژینگە دروست کردووە یەکێک لە چارەسەرکردنی ئەو گۆڕانکاریانەش هەنگاونانە بۆ بەکارهێنانی وزەی پاک و جێگرەوە کە لە ڕێگەی تشکی خۆر و باوە بەدەستێت. بەڕای چاودێران و شارەزایانی وزە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو هەنگاوی گەورەیان ناوە بۆ بەکارهێنانی وزەی خۆنەوەکەرەوە لەو پێناوشدا بودجیان بۆ پرۆژەی جۆراوجۆر تەرخان کردووە کەچی تاکو ئێستا لە عێراق سەرباری خەرجکردنی دەیان ملیار دۆلار بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا چارەسەر نەکراوە چجای ئەوەی پرۆژەی گەورە بۆ وزەی خۆنەوەکەرەوە ئەنجام بدرێت. حەسیب حارس کەناڵی کەرکووک. ئەمڕۆ شیرین پەیامنێری کەناڵی ئەلجەزیرە لە ئیسرائیل لە دوای بریندارکردنی لەلایەن هەزامنەکانی ئیسرائیلەوە گیانی لەدەستدا. شیرین ئەبوعاقلە لە دایکبووی ساڵی 1970 شاری قودسە و بڕوانامەی بەکالۆریۆسی لا ڕاگەاندن هەیە و لە ساڵی 1997ەوە لە کەناڵی ئەلجەزیرە کاری دەکرد. شیرین ئەبوعاقلە ڕۆژنامەنووسی عەرەب و پەیامنێری کەناڵی ئەلجەزیرە لە ئیسرائیل لە دوای بریندارکردنی لەلایەن هێزانیەکانی ئیسرائیلەوە گیانی لەدەستدا. شیرین ئەبوعاقلە لە کاتی ڕووماڵکردنی گەمارۆدانی کەمپی جنینی تایبەت بە فەڵەستینیەکان فیشەک بەرسەری کەوتووە و بە برینداری گەیاندراوەتە نەخۆشخانە و بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە. هەروە عەلی سمودی وێنەگری کەناڵەکە و هاوکاری شیرینیش گول لە بەرپشتی کەوتووە و بریندارە. هەرەمڕۆ کەناڵی ئەلجەزیرە کوژانی پەیامنێرەکەی ڕاگەیاند و دەڵێت کوشتنی شیرین ئەبوعاقلە پلان بۆ داڕێژاوی هێزەکانی ئیسرائیل بووە و داوای لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دەکات لە ڕووداوەکە. هاوکات عەلی سمودی میدیاکار و بەرهەمهێنەر لە نووسینگەی کەناڵی ئەلجەزیرە لە ڕامەڵڵا کە هاوکاری شیرین ئەبوعاقلە بووە بۆ ڕووماڵی ئەمڕۆی پەلەماردانی کەمپی جنین لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە بریندار دەکرێت و ئەو کاتەی فیشەکێک بەرپشتی دەکەوێت شیرین هاوار دەکات عەلی بریندار بوو عەلی بریندار بوو لە ئەمان کادا فیشەکێک بەرسەری دەکەوێت و دەبێتە قوربانی. ڕۆژنامەنووسی فەڵەستینی شەدا حەنای شش کە لە شوێنی ڕووداوی کوشتنی پەیامنێرەکەی کەناڵی ئەلجەزیرە بووتی لەگەڵ پۆشینی جلوبەرگ و درعی ڕۆژنامەوانی هێزەکانی ئیسرائیل بە ئاشکرا تەقیان لە تیمە ڕۆژنامەوانیەکان دەکرد و دوای برینداربوونی هاوکارم شیرین ئیسرائیلەکان ڕێگریان لە ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن کردووە بە زووی بگەنە شوێنی ڕووداوەکە بۆ بەهاناوە چوونی شیرین ئەبوعاقلە. شیرین ئەبوعاقلە لە دایکبووی ساڵی 1970 شاری قودسە بڕوانامەی بەکالۆریۆسی لە ڕاگەاندن هەیە و لە ساڵی 1997ەوە لە کەناڵی ئەلجەزیرە کاری دەکرد. ماوەی دوو مانگە وەک میدیاکاریش لە چەند ئاژانسێکی ناوخۆی و نێودەوڵەتی کاری کردووە لەوانە ڕادیۆی مۆتی کارلۆ، ڕادیۆی دەنگی فەڵەستین، کەناڵی ئاسمانی عەمان، ئاژانسی نەتەوەی گرتوەکان تایبەت بە فریاکەوتنی پەنابەرانی فەڵەستین و کەناڵی ئەلجەزیرەی قەتەری. ئەو پەیامنێرە پێشتر باسی لە کاری ڕاگەاندن و پەیامنێری کردو دەڵێت هەرگیز شێوەی ئەم وێرانکاریە لەبیر ناکەم. زۆر کات هەستم بە نزیکی لە مەرگەوە کردووە بەڵام سەرباری ترس لەسەر ژیانم میدیام هەڵبژارد بۆی نزیکم لە خەڵکەوە. ئاسان نییە بتوانم ڕاستی باردۆخەکە بگۆڕم بەڵام ئەتوانم ئەم دەنگ و ڕەنگە بگەیەنمە جیهان. من شیرین ئەبوعاقلە. شيرين أبو عاقلة، الجزيرة من بلدة سيلة الحارثية
غربي جینین. دوای ئەوەی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لەسەر گەنجێکی تەمەن 17 ساڵ لە شاری هەولێر تۆمار کرا بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری هەڵمەتێکی هۆشیاری بڵاو کردەوە. بەڕێوەبەری گۆشتگەی هاوچەرخی هەولێریش ڕایگەاند پێویستە هاوڵاتیان بە هۆشیاریەوە گۆشتی خۆماڵی بکڕن دڵنیابن لەوەی پشکنینی بۆ گراوە و مۆری تەندروستی لەسەر بێت. بەمەبەستی وشیارکردنەوەی هاوڵاتیان لە نەخۆشی تای خوێنبەربوون بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتێنەری هەڵمەتێکی وشیاریان بڵاو کردەوە. هەڵمەتی هۆشیارکردنەوەی ئاژەڵداران و با بڵێن گۆشت فرۆشان و قەسابەکان دەربارەی ئەم نەخۆشیە بۆ ئەم مەبەستە نامیلکەیەک بەردەستە. ئەو نامیلکەیە دابەش دەکرێت بەسەر تەواوی ئەوانەی کە پەیوەندیان بە ئاژەڵ و گۆشتەوە هەیە ژمارەیەکی زۆرمان بەردەستە و زیاتریش دابین دەکرێت. طبعا وەزارەتی کشتوکاڵ بەهۆی ئەو ڕێنمایانەوە دەتوانین ینی ڕێگر بین لە نەخۆشیە لەبەرەوەی با بڵێن هۆشیاری دەربارەی ئەم نەخۆشیە دەورێکی باڵای هەیە لە کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە. طبعا نەخۆشەکە ڤایرۆسە تووشی ئاژەڵ دەبێت ئاژەڵ دەگوازرێتەوە بۆ مرۆڤ مرۆڤیش توش دەکەواتە نەخۆشێکی هاوبەشە لە نێوان ئاژەڵ و مرۆڤ. نەخۆشەکە لە ئاژەڵ هیچ نیشانەیەکی نییە و نابێتە هۆی مردنی ئاژەڵەکە تەنها لە مرۆڤ نیشانەی هەیە و لە مرۆڤیش دەبێتە هۆی مردن حاڵەتەکانی مردن لە 105 لە بۆ 10 هەتاوەکو 140 دەبێت. نیشانەکانیشی بە ئازاری گشتی لەش و تای دەبێت و سکچون و ڕشانەوەشی هەیە. لە قۆناغی دووەمیشیان خوێنبەربوونە لە جەستە و لە ماسوولەکان و لە شوێنە کراوەکانی جەستە. بەڕێوەبەری گۆشتگەی هاوچەرخی هەولێریش ڕای دەگەیەنێت پێویستە هاوڵاتیان بە وشیاریەوە گۆشتی خۆماڵی بکڕن و دڵنیابن لەوەی پشکنینی بۆ کراوە و مۆری تەندروستیشی لەسەر بێت. ورتر لە جاران پشکنین بۆ ئاژەڵ دەکرێتن بۆ ئەوەی خەڵک دڵنیا بکەینەوە ئەوەی کە مۆری گۆشتگەی بەسەرەوە نەبێت یان پسوولەی گۆشتگەی بەسەرەوە نەبێتن. هەر لێرەوە ڕای دەگەێنم هەموو برا گۆشتفرۆشەکان لە مۆڵ و لە مارکێتەکان لە مەتاعم و گەسفرۆشەکان پێویستە پسوولەی تایبەت بە گۆشتگە هەڵبواسن بە تاریخی ئەو ڕۆژە لەبەرەوەی لێژنەکان ئێستا تونترن بە تەنها مۆر نییە پێویستە پسوولەی تایبەت بە گۆشتگەشی پێبێ کە لە ئێستادا هەرە و گۆشتگە فەرمیە هەیە پێویستە پسوولەی تایبەتیشی پێبیتن ئەگەنا بە تاکید ئیجراعاتی زۆر توندی لەگەر دەکرێتن. ئەنجامدانی ئەم هەڵمەتە دوای ئەوە دێت بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر یەکەمین حالەتی تای خوێنبەربوونی لە شاری هەولێر ڕاگەیاند و بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و پارێزگاریکردن لە گیانی هاوڵاتیان. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. سەرۆکی دەستەی وەبەرهێنان ڕایگەاند لە هەر 4 پارێزگاک هەرێمی کوردستان و 4 ئیدارە سەربەخۆکەی هەرێم 20,000 یەکەی نیشتەجێبوون دروست دەکرێت. سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا وتیشی ئەو یەکە نیشتەجێبوونانە بۆ کەسانی کەم دەرامەتە و بە قستی درێژخایەن پێیان دەدرێت. هاوکات ئەوەشی خستە ڕوو بە پێوەری تایبەت ئەم یەکە نیشتەجێبوونانە لە سەر جەمناوچەکانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت. لە قۆناغی یەکەمدا 20,000 یەکەی نیشتەجێبوون لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئیعلام بکرێ و داوا بۆ وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان بنێردرێ کە یەکەی نیشتەجێبوون لە شێوەی شقە بۆ خەڵکی کەم دەرامەت و بۆ کرێچیان لە هەرێمی کوردستان دروست بکرێتن. طبعا ئەم بابەتە بڕیاری لێدراوە لە قۆناغی دانانی پێوەرەکانی ئێستا ئینشاءالله چەند هەفتەی داهاتوو ئەم پرۆسەیە ئەوەی کە ئێستا باسی دەکەین دەشتە قۆناغی جێبەجێکردن و ئێمە 8 شوێنی سەرەکیمان هەیە کە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە شمولی دەکا 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆمان هەیە. هەموو ئەمانە بەپێی پێوەری تایبەت لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ئەم یەکە نیشتەجێبوونانەدا بەشی سەراو خەڵکە دەکرێن بە شێوەیە کە پارەکەی گوژمەی ئەو پارەی کە دەدرێ قستی مانگانەکەی بە شێوەیە کە گونجاو بێ لەگەڵ داهاتی کەم دەرامەت و کرێچیان لە هەرێمی کوردستان. جارێ لەسەر مەبلەغێکی دیاریکراو ئێمە ڕێککەوتن نەکراوە بەڵام بێگومان بڕە پارەیەک دەبێتن بە شێوەیەکی مانگانە کە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە مستەفید دەبن بتوانن پارەکەی بدەن.
زیاتر لە 132,000 کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە و لەو ژمارەیەش 770 کرێکار بە پێی ساڵی خزمەتیان و بە پێی یاسا بودجەی خانەنشینی وەردەگرن. لایەنە پەیوەندیدارەکانیش دووپاتی گرنگی دەستەبەری کۆمەڵایەتی دەکەنەوە تاوەکو زۆرترین کرێکار بگرێتەوە. هەر کرێکارێکیش دەستەبەر بکرێت پێویستە خاوەنکارەکەی ڕۆژی لە 170 بداتە بەڕێوەبەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە 5% دەکەوێتە ئەستۆی کرێکارەکە. دەتوانن سوودمەند بن لە پاداشتی کۆتایی خزمەت، لە دەستەبەرکردنی خانەنشینی، لە دەستەبەرکردنی پێکانی کار و قەرەبووکردنەوە، هەروەها لە گواستنەوەی ڕاژەی تایبەت بۆ ڕاژەی گشتی. بۆیە ئێمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئالیەت و میکانیزمان هەیە بۆ دەستەبەرکردنی کرێکاران. لیژنەکان سەردانی پرۆژەکان دەکەن بۆ ئەوەی دەستەبەر بکەن و هەروەها سەردانی پرۆژە دەستەبەرکراوەکانیش دەکەن بۆ بە دوواداچوون ئایا کێشیان هەیە کێشیان نییە. ژمارەی سەردانەکان لە هەموو کوردستان بۆ ساڵی 2021 زیاتر لە 13,000 سەردان بوو. لە سێ مانگی یەکەمی ساڵی 2022 3547 سەردان کردووە. بە یارمەتی هاوکارانم ئەم گەشتی هەواڵشمان پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون. هەر شاد بن.